کەسی زاز ناکەم. This is DJ Contact Remix. چۆن ئەکتەریم هەڵبژارد من لە مەکتەب لاسایی مامۆستا و تەلەبەکانی ڕەفیقمە کردەوە و کە ئیشیشمە کرد هەمان شێوە لاسای هەموو کەسێکمە کردەوە چکە حەزم لە نێواندن بوو ئیترەوە بوو ڕەفیقەکانمان شیراستە ئەو مینەتیا بۆ نابیت بە ئەکتەر مش حەزم لێ بوو وەکو تەرژیعان کردم ئەوە بوو کە سەرەتا دەستم بە ئیشی هونەری کرد لە کلیپۆ دەستم پێ کرد دوای ئەوە ڕکلامم کرد لە ڕکلامەوە چوومە دەورەیەکی شانۆ و سینەماوە ئیتر لەو بوارە بەردەوام بۆم شکرتوانیم بە سەرکەوتووی ئەو قۆناغە ببڕم ئێساش وەکو بینن ئەکتەرم وەکو پاڵپشتیش کێ پاڵپشتی کردوم یەکەم کەس هاوسەرەکەم پاڵپشتی کارەونەرەکانم بوو و دوای ئەوە براکانم پاڵپشتم بوو ئێستا لەخوا بە زیابێ ئایلەکەم پاڵپشت من ئەتوانم بەردەوام بم لە هونەر زیاتر خۆم لە چیا بینمەوە شانۆ یان دراما یان بێژەری من زیاتر خۆم لە درامایە بینمەوە چونکە بەجددی شانۆ قورسە و بێژەریش قورسێکی خۆی هەیە بەڵام دراماکە خۆشترە بۆیە زیاتر حەزم لە درامایە دراما و سینەما